بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی ئەو گرێبەستانەی کە هەرێمی کوردستان ئەنجامی داوە. گرێبەستانە چین چۆن ئەنجام دراون، ینی ناوەڕۆکەکەی چین چ کاریگەریەکیانە بێ. ئەم باسا گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز کاکرێبار محەممەد ماسەر لە گرێبەستەکانی نەوت و غاس. سڵاو لێ بێ کاکرێبار، بەخێراتی. بەخێر بێ سەرچاو. کاکرێبار ئەم گرێبەستانە چی بوو؟ لە نیوە شەوێکی درەنگا بە نسبەت خەڵکی هەرێمی کوردستانەوە گرێبەستەکانی ئیمزا کراوە، باز لەوە دەکرێت بە بڕی دەیان ملیار دۆلارە. سڵاو لە بەڕێز لە بینەرانتان لەرکوێ هەیە. لە ڕاستیدا ئەم بابەتە باڵێن شتێکی کتوپڕ نەبوو، چونکە دوێنێ هەر لە ڕۆژنامەی لەندەنی بیست تا ڕادەیەک ئاماژەی پێکرا بوو کە لە سەردانەکەی بەڕێز سەرۆکی حکوومەتە ڕێکەوتنی وزە ئەنجامدرێەوە. ئەم شەو باڵێن بە بوردەکاری زیاترەوە بابەتەکە بڵاو کرایەوە کە ئەمەش بۆم بەنسبەت من وەکو پسپۆڕێک زۆر کارێکی هین نییە، بڵێن چۆن سەرسوڵمان نییە، چونکە کورد حەقی خۆیەتی بەپێی دەستوری هەمیشەی عێراق بەپێی مادەی 112 هەم خاوەندارێتی و هەم بەڕێبردنی سامانی سروشتی ئەم وڵاتە نەوت و گاز بەڕێوەوات، بەڵام ئەوەی کە نەیهێشتۆ لە 2005 تا ئێسەوە حکوومەتی فیدراڵی عێراق کە ئامادە نەبووە. یانی تۆ لەگەڵی حکوومەتی فیدرالی لەسەر حەق نییە؟ نەخێر، کە ڕێگەی لارێم گرتووە. نەخێر، بەدڵنیایە ئێمە دەستوری هەمیشەیی عێراقی ساڵی 2005 لە مادەی 112 ئەو مافی پێداوین کە هاوبەشی ڕاستەقینە بین، بەڵام بەداخەوە ئەوەی کە لە عێراق بڕیارە دات بە هەمان عەقڵەتی ڕابردووە دەیەوێت کورد بەشدار نەبێت لەو سەروەریەکە عێراقیەتی و کار بۆ ئەوە کاکە. یعنی بە زۆری زۆر دادی ڕێیان لێگرتوین. بەڵێ بەدڵنیایەوە دادگای فیدرالی لەسەر چ بنەمایەک بڕیاری دەرکرد. بەداخەوە دادگای فیدرالیش لەو بابەتە لایەنی سیاسی گرتووە کە ئەو بڕیاری دەرکردووە، نەهاتووە با بڵێن لایەنی کەمتەرخەم دەستنیشان کە حکوومەتی فیدرالی عێراق کە دەسوور ڕای سپاردووە یاسای نەوت و گازی فیدرالی دەرکاوە هەموو هەرێمەکان و پارێزەکانی بەرهەمهێنی نەوت لەگەڵ حکوومەتی مەرکەزیە پێکەوە هەم خاوەندارەتی سامانی سروشتی بکەن هەم ئیدارەی بدەن. بۆیە لە 2007ەوە ئەو بابەتە تا ئێستا هاتووە. بیانۆکەی حکوومەتی عێراق چییە؟ بیانۆکەی حکوومەتی عێراقی باوەڕی بەوەنی کە کورد شەریکی ڕاستەقی نەبێت لەم بابەتەوە، شەریک نەبێت لە سەروەری عێراقەوە، باوەڕیان بە هاوبەشی نییە، باوەڕیان بە فیدراڵێت نییە و ئەیانەوێت ئەم دۆسیە بە مەرکەزیەت ئیدارە بدەن و لە پشت ئەمەشەوە هەندێک دەوڵەتی جیهانیشی تایە، چونکە من چەندین جار لە کەناڵەکان شەو تەکیدم کردوتەوە لە بابەتەکانیش ماکە بۆ چینی تایە، رووسیای تایە، وڵاتی هەرێمی تایە کە ئەیانەوێت ئەم دۆسیە لە دەستی هەرێمی کوردستان دەرکەنەوە، کورد خاوەنی هیچ باڵێن بەشێک بەشدار نەبێت لە سەروەری و سیادەی عێراقەوە، شەریک نەبێت بەڵکو وەکو سەردەمی ڕژەمی پێشوو بەشێک بێ، بەشێکی لاواز و لاوەکی بێت لە دەوڵەتی عێراقی. بۆیە ئەمە لە بەرامبەریشا ئەوروپا و ئەمریکا هەیەکە دەبینین کە ئەو هەموو گرێبەستیان کوردستانە و ملانیەک لە نێوان ئەم دوولایەنە هەیە. کاکرێبارەگەر یەکەم بەرنامەم وایە لەگەڵ بەڕێستا ئەمۆت قسەکانی تۆر لە چوارچێوەی ئەو نەغمەی هەرێمی کوردستاندا کە دەوێت بەرامبەر بەغدا بوەستێتەوە لەگەڵ ئابووری سەر بەخۆدایە، بەڵام من دەزانم تۆش دەیان و سەدان تێبینی دێ لەسەر گرێبەستەکانی حکوومەتی هەرێمیش. بابێنە سەر باسی ئەم گرێبەستانە ئەنجام درا. ئەم کۆمپانیانە کێن؟ ئەسڵ و فەسلیان لە ئەمریکا هەیە یان چین؟ کاریان کردووە پێشتر لە هەرێمی کوردستان؟ بەڵێ، ئەم کۆمپانیای HKN و وێسێن زاگرۆست دوو کۆمپانیان کە ئەمریکین و بەشێکن لە ئاپیکور و پێشتر ئیشیان کردووە لە هەرێمی کوردستانە و ئەم گرێبەستە تازەش کە لە بابلێن لە راپۆرتە جیهانیەکانە نیە، بەڵام ئێمە وەکو پسپۆر بە دوایان بابەتانە چین و هەوڵەدەی زانیاری زیاترمان دەستکەوێت. ئەوەیە کە ئەم دوو کۆمپانیا گرێبەستەکان هەیە و لە کێڵگەی میران و تۆپخانە هەردووشیان خۆشبەختانە لە سونی پارێزگای سلێمانی ئەم کارەکەن و ئەم دوو بلۆکە ئەمە ما بلۆکە کێڵگەن نیە بۆرە بۆی کە کەسانی متابعەمانەکەن ئەم دوو بلۆکی تۆپخانە و میران بەڵێ دوو بلۆکن لە 50 بلۆکەی کوردستان دەکەونێکەوە بە دیاریکراوی بلۆکی میران لە تاسوجۆ دەستپێکا بۆ دوکان و دەکەوێتە نێوان لە بازیانەوە بۆ چەمی ڕەزان و نزیکی ئاغجلەر ئەم کێڵگەی میران. ئەم نەخشەی لە پشتیەمەوە لێرە دەرەکەوێت دەکەوێتە شۆ بە دیاریکراوی. ینی من وەکو وێنەکەک بۆ وەسەکەم لە تاسوجۆ دەستپێکا تا درێژە بێتەوە بۆ دوکان، لەوە بۆ چەمی ڕەزان و ئەغجلەر و ئەگەڕێتەوە بۆ تاسوجە، ینی ئەو نێوەندەیە. باشە، ئەمە کێڵگەی میرانە. کێڵگەی تۆپخانەش دەکەوێتە نێوان سنگا و قادرکەرەم و منتەقەی جەباری وەزیاتر. باشە، ئەکەوێتە منتەقەی جەباری و قادرکەرەمەوە بە تەحدیدی و ئەمە دوو بلۆکی گەورەی نەوتین و بە ملیارەها نەوتیان تیا و لەگەڵ ئەوشا گازیان تیا. هەرچەند من پرسیارم ڕۆژ زۆر تەلەفۆن بۆکرا بۆچی لەوێ باسی گاز دەکرێت و باسی نەوتەکەی، وەڵامەکەم ئەو بوو کە من بەپێی باڵێن سەرچاوە قساکەم ناتوانم لە خۆمەوە باسی مۆزوەکەم بەپێی سەرچاوەکان ئەم دوو کێڵگەی
زیاتر نەوتین و گازیشان لەگەڵ ئەمە دوو جەر گازمانێ گازێکیان گازی هاوڵە لەگەڵ تا دەرەوە گازیشان گازێکی سروشتی وەکو ئەوەی لە کۆرمۆر هەیە بۆیە هەردوو کێڵگەکە ئەوەی کە من زانیاریم دەستکەوتووە چکە لە بڵاوکراوەکە و ڕاگەانەکە ناوەڕۆکەی بڵاو نەکراوەتەوە تەنانەت ئۆڵ پرایس و ئەو سایتا پێگانێتیش بڵاویان نەکە بەڵام وەکو زانیاری ئەم دوو بلۆکە لە ناو گرێبەستەکان و چاوەڕێی ئەوە شەکرێت کە ژێرخانێکی ئابووری گەوری بۆ بکرێت و لە ماوەی 18 بۆ 90 مانگە 75 میلیۆن پێسێجا گازی ئینتاجکرێت لە میران و ببەسترێتەوە بە شەبکاتی ئەوەی کە کۆرمۆر ڕەتی کردووە و لە کۆتاییە بە کۆی هەردووکیانەوە 110 میلیارد دۆلار با بڵێن دەستکەوت و داهات دەبێت لە ئەم دوو کێڵگەنوتی و گازە 110 میلیارد دلار دەستکەوتی و داهات هەبێ بۆ هەرێمی کوردستان بۆ کۆمپانیەکان و بۆ هەرێمی کوردستان بۆ کۆمپانیەکان و بۆ هەرێمی کوردستان زانی ئەمە شەراکەتە باشە مەبلەغەکە زۆر زۆرە بەڵێ بەد ینی من تووشی سەرسوڕمانەوە تا پرسیارم کرد کە بەوردەکاریش پیاوتم کە یەکیان 70 میلیارە و کەیشان چلیا ینی باشە ئەم کۆمپانیانە چۆن وە با بڵێن لە پڕدەستیان پێکردەوە دەزانن بەغدا بە من ناڕازیە چه زەمانەتێک بۆ ئەمە کراوە ئایمە لە چوارچێوەی ئەو گۆڕانکاریانەی ناوچەکەدایە کە دۆناڵد ترامپ ینی هات و سەردانێکی کرد و واتەنا گرنگی بە گرێبەست و بە پارە و بۆ بابەتانەدا دەتوانین لە کۆمەڵێ ڕەهەندەوە بۆی بچین ئیکیان لەوانەی کە ئەم کۆمپانیانە لە خۆیان بەشێکن لە ئاپیکۆر و پێشتر کاریان کردووە و ئاگداری دەستور و یاساکانی عێراق و کوردستانن لەبەرەوە ینی با بڵێن کۆمپانیای نەزان و با بڵێن نەخوێنەوار و بێئاگانین کە چی ئەگوزارێ لە عێراقەوە ئێستا خۆشیان بەشێکن لە ئەو کێشانی کە لە تەنها لە هەناردەکردنەوەی نەوتا بەشێکن دوو هەردووکیان لە ئاپیکوران و ئەوان ئێستا مەرجی تایبەتیانێک کە ناڵ نەوتێری کوردستان هەناردەکرێت چونکە داوای زەمانەتەکەن لە ڕووی دەسووری و یاسایی ئەمە ئاگدارن ئەوان ئەزان چییە و تێگەن دەسوور چه حەقێکی بە کورداوە بۆیە لەو ڕوانگەوە ئەوە لایەکتریشەوە ئەگەر ئێمە باسی میساقی بەڵێن جارنامەی ژیانی نەتەوەگرتوەکان کەین و برارەین کە دەری کردووە و باسی میساقی ئەفریقی بکەین باسی ئەو دەوڵەتە فیدراڵیانە بکەین کە سامانی سروشتیان تێچۆن دەوڵەتە فیدراڵەکە حەقیدا بە هەرێمەکان باسی شریعەتی ئیسلام و ئەوانە بکەین هەر هەمویان من لێ لە کورسات بەنامە لەسەر کردووە کاتی خۆی کاتی بڕارەگەی دادگای فیدراڵی هەر هەمویان حەقەدەن بەو گەلوونەتەوانی کە لەسەر ئەو خاکن کە بەشدار بن لە هەم خاوەنداریتی سامانی سروشتەکەیان و هەم بەشدار بن لە ئیدارەدانشە بەڵام ئەوەی کە بۆتە کێشە ئەوە عێراق و کە 2010 تا ئێستا ئەم بابەتە هێنا ئەوەی تر سەدانەکەی ترام بۆ ڕۆژڵاتی ناوەڕاست بە تایبەتی بۆ سعودی و قەتەر و ئیمارات من بۆ خۆم دەڵێم ئەمریکای دوای سەردانەکەی ترام بۆچی پێشتر تەنانەت ترامپ لە با بڵێن بابەتەکانی زۆر ڕخنە لە ئیدارەکانی پێشتر دەگرێت ئەڵێ ئێمە هاتوین بە شێوازی دیکتاتۆرانە و خۆسەپانانە تێچێنمان کردووە لە سیاسەتی ئەم دەوڵەتانە و مەرجی مافی مرۆڤ و دیموکراسیمان بەسەرا سەپانون لە بەرامبەر پشتیوانی کرا بەڵام لە مەولا ئێمە وەک هەرەوە ینی وەکو بازرگانێک هاتووە نەکوەکو دەوڵەتێکی مرکزی خاوەن سیادەی با بڵێن جیهانی وەکو بازرگانێک هاتووە ئەم گرێبەستانەی کردووە کە بە هەرسێکانە 2 تریلیۆن و 240 میلیارد دۆلارەکە تا ساڵی 2035 بەڕاستی ئەمە ینی گۆڕانکاریی زۆر گەورەیە و ئەمە لێکەوتەی با بڵێن ئەرێنیشی و نەرێنی بۆ سەر کوردستان دەبێ من ینی کاتی ئەو بابەتانە بکەنە زۆر دڵتەنگە بۆ کورد ینی ڕۆژان کورد عەرەبەکانی کەندا و ڕۆژێک بۆ کە وزیان نەبوو و دواتر دۆزیانەوە ئێستا بوونەتە پارسەنگی ڕاستکردنەوەی هەڵاوسانی ئابووری ئەمریکا و کێشەی ئابووری ئەمریکا ئەی بۆ کوردی خۆ هەمان ئەمەش هەمان خاوەنی نەوت و گازین بۆ ڕۆژێ لۆژانە بێن بەڵام من ئەم گرێبەستەم بینی ینی بەڕاستی دڵخۆش بووم و هەستەکەم کوردیش چۆتە ناو پرۆسەکەەوە وەردەوردە قۆناغ جێگەی خۆیگرێەوە ئومێ دەکەم ئینشەڵا لە ئایندا ئێمە بە هەمان شێوە ئیتر ئەوە کۆتایی بێت بەزەیان بە کورد بێتەوە کە ئەنفال کراوە کیمیاباران کراوە و چوزانم ژینۆساید کراوە بێن بیپارێزن کورد لە بەزەیەوە شەراکەتێکی ڕاستەقینەوە ئەمەش بابەتێکی یعنی ئەگەر بورد بچینەوە بۆی ئەرقەلەی زۆر زۆرە بەڵام هاتن گرێبەسێکی ئاوا یعنی هەڵگەڕانەوەی هەموو معادلەکانەکە لە عێراق و لە ناوچەکە هەیە عێراق هەروە دەست و پێسپی ڕادەوەستێ و سیر دەکا عێراق لە 2010 هەڵبەتان پرسیارە بە پێش شارەزایی تۆ لە گرێبەستەکان ینی پێ دوای عێراق هەروە لە دوورەوە سیر دەکا و هیچی پێ ناکرێ خۆتانی عێراق ئێستا هەر عێراقی ئەمشە و عێراقی دوێنێ و عێراقی ساڵێک نەمە بەرکە هەناردی نەوتەکەی ڕاگرتوین هەرو عێراقێ کاگرنکۆ من لەم کەناڵی بەڕێزان و لە هەموو کەناڵەکان و سینەکانە هەمیشە وتوتمە
حکوومەتی فیدراڵی عێراق بە هیچ شێوەیەک نیازی هەناردەکردنەوەی نەوتی کوردستان و ئیدارەدانی نەوتی لەگەڵ کوردان نییە و ئەوەی کە ئەتوانێت ئەم بابەتێک لای کاتەوە تاکە هێزێکە ئەمریکایە باشە هەمیشە ئەو وتەوە ئێسش ئەڵێمەوە ئێسش ئەمریکا ئەم بابەتێک لایە کاتەوە بۆیە حکوومەتی عێراقی دەسەوەسان داننیشتووە و لە 2010ەوە کۆمەڵێ ڕێگای گرتو دەبەر دەستوری جێبەجێ نەکردووە لە هەمان کاتە تۆ یاساکانی بەعسی هەڵوەشاوی بەکارهێناوە دژی کورد و لەو لای تریشەوە ڕێگای دادگای فیدراڵی و ژووری بارزگانی فەڕەنسی و هەروەها چەندین گرێبەستی ناگرێبەستی دروست کردووە لە بۆکو جەولەی تەراخیسکە گرێبەسێکی جیهانی ناسراو نییە و ئەوەی پێکە ئەمجا لایک ترەوە کە بۆ ئەوەی کە با بڵێن کۆتایی بە هەژمونی کوردستان بێنێت هاتووە لە بۆکو بەرتیلێک لە بیپی هێنێتەوە بۆ کەرکووک مەسەرەن چینی هێنا بۆ ناوچەدا بڕاوەکان گرێبەسی وزەیان کردووە یعنی هاتووە با بڵێن سوودێک میزەیەکی تایبەتی داوا بە دەوڵەتان بۆ ئەوی بتوانێت زیاتر کۆنتترۆلی کوردستان بکە بەڵام خۆشبەختانە ئەوتانێ نەیتوانی ڕێگای دادگای فیدرالی کردە بەر ڕێگای دادگای بڵێن فەڕەنسی کردە بەر و بەشێ لە کۆمپانیەکانی خسە لیستی ڕەشەوە بەڵام دوجار ئەوە ئەمریکای بڕیاردەن لاچەکە کەچی ڕۆدات کاگرێباران دێک ڕخنە لە گرێبەستەکە دەگرن دەڵێن لەم کاتەدا پەرلەمان نییە حکوومەتی کاربڕێکەرە یعنی دەسەڵاتی ئەوەی هەیە ناوەڕۆکی ڕوون با بڵێن گرێبەستەکان هیچ ڕوون نییە یعنی ئایم حکوومەتە دەسەڵاتی ئەوەیە گرێبەسی لەم شێوازە ئەنجام بدە من وەکو باس کرد ئەم مەسەلەی کە لە کوردستان ئێمە پێ ئەناڵێن ماوەی کە خۆمان چەندی جا بەنامان کرد و ڕخنە و گلەیمانە بوو نەبوونی ناشەفافێت و گەندەڵی و ونبوونی داهاتەکان و نەبوونی 10 ساڵ بودجەی هەرێمی کوردستان دەرەنجامی ئەو باڵێن جەنگە نادات پەروەرەیە کە عێراق بەرامبەر کوردێکا کوردی شۆک و پەرچەکردار هەمیشە هەوڵی داوە کورد ئەگەر حکوومەتی عێراقی یاسای نۆت و گازی دەرکردایە کوردی شەراکەتی ڕاستەقینەی کرا کورد پەنای بۆ نەبرد یاسای نۆت و گازی ژمارە 20 ساڵی 2010 دەرگای یاسای سندوقی نوتمانە ناردە دەرەوە خەڵک گەروەزی زۆر خۆش نەبوو من پێ دەڵێم ئەمەی کە کوردێکە هەمی پەرچەکردارە بەڵام دەستیشی خۆش بێت نەنەوە بەسم و کاتێککە نەوتیشمانە ناردە دەرەوە خۆمانناوەری سەر بە خۆمان ڕاگەن خەڵک گەروەزی خۆش نەبوو کاگران یانی ئێمە هەمووی بخێنە سەر بەغدا کاتە بەغدا دەستی لەبەرراوە سەرکە بەغداش خۆی سەرکە ئێستا بەغدا هەرێمی کوردستان کۆنگۆ و نایجیریا تر لە ئاستی نزمترین وڵاتەکانان کە بۆ ناگەریمە سعودیە و رووسیا بنمونە بینەوە کە بەرهەمهێنی نەوتن لە 140 بۆ 60 پشت بە نەوتە بەسن چلەکەی تر یا شەسەکەی تر یانزە کردەکەی تری ئابووری پیشە سازیە گەشت و گوزارە سوزام کشت و کاڵە ئەوانەیە بۆیە نەوت ئەم قەڵەمە نییە بیفرۆشیت و هیچ ڕەهەندێکی سەربازی و ئاسایشی نەبێت نەوت کارتی جەنگە کاکە هەموو دەخێتەوە ئابوووریەکەت لەبەردەم ئەوەیە کە هەرز بێنێت عێراق لە 190 پشتی بەنەوت بەستوە هەرێمی کوردستان لە 100 بە هەمان شێوەیە عێراق بۆیە یعنی ئابوووریەکەی ئێمە کە لەرزەکە و وڵای پسەرەکەی بەرز ئابوووریەکی لەرزۆکمان هەیە و 2 ساڵە یاسای بوجەمانی و وەزع و گوزەران و پرۆژەکانمان وەساوە حکومەت ئەوە حاڵێتی و ئەوەش ئێستا لە حکومەتی عێراقی پارەنە بۆ موچە ئەمە با بڵێن درێژکراوەی ئەو سیاسەتی عێراقەکە ئێمەش گرتومان دەبەر لە بەرامبەر ئابێ کورد چی بکات شەڕی بەدەستێنانی مافە دەستوورەکانی خۆی بکات لە بابەتی سامانی سروشتیان نەوت و گازا و یانزە کەرتی تری ئابووریت هەیە کاکە یاسای وبەرهێنانی کوردستانت هەیە وبەرهێن بانکە لە کشتتوکاڵ لە گەشت و گوزار لە پیشەسازی لە بازرگانی لە خانوبەرە لە چی با بڵێن داهات زیادکە بۆی هاوسەنگی داهاتی نەوتکەی بەڵام حکوومەتێرم خەریکی زیادکردنی داهاتە بەس جاکەی داهات زیادەکە بەس سەر حسابی خەڵک مەسەلەن لە ڕێگەیم پرۆژانەی کە بە ئەهلیەکرێن داهاتێکی باش کۆ نا بۆ شەوە ناکە تۆ لە ڕاستیدا کاتێک تۆ تێی سەکەن دروستەکەی شوقە دروستەکەی ئەبێ حسابی گیرفانی خەڵکش بکەی گەنجێک کە ئەوێت هاوسەرگیری بکە ماڵ دروستکە شوقە بکرێت گیرفانی خاڵی بێت شوقەی چی بکرێت دەوترێ بەرەمێنانی ئەم وزەیە بۆ بەرەمێنانی کارەبایە ینی دەوترێ کارەبای پێدابی نەکرێت بۆ عێراق و بۆ ینی لە خواستی خۆمان زیاترە بێ و دەتوانین ئەوی کەی عێراق بەکاری بێنێ کاگران ئەمە 5.7 تریلیۆن مەتر سێجا گازمانی لە کوردستان باشە جگەل لە 45 میلیارد بەرمێنەوە خۆشبەختانە لە 190 گازەکە لە سنووی سێمانە و لە 100 یەدەکەکە یاڵێم لە 165 یەدەکی نەوتەکەیش هەر لە سنووی پارێزگای سێمانە بۆ معلوماتی بەڕێزت بوو لە پرسیارەکەت پرسیارەکەم ئەوە بوو تمەمە کە بەرەمێ بۆ کارەبا بەرە بەڵێ لە ڕاستیە ئێستا هەرێمی کوردستان خۆی پێویستی بە کارەبایە باشە سەرچاوی بەکارێنانی بڵێن کارەباش ئێستا لە ینی لە کوردستان ئەوە بینی بەنداوەکان بەوەی کوشکە ساڵیەوە ناتوانانی تۆ ئاو بەردەیتەوە
ناتوانانی با بڵێن بەرهێمەنانێکی زۆری کارەبا بە نەوت و گازوایل ئەوانە بێت چاو لەسەر چی بێت چاو لەسەر گاز بێت ئێمە دەبواە لە 2010 تا ئێستا 3 میلیارد پێسێجا گازمان لە کۆرمۆر ئینتاژ کردایە 3 میلیارد پێسێجا بەداخەوە ئێستا 550 میلیۆن پێسێجایە ئەمە ینی کارەساتە بۆ ئێمە دواکەوتێکی زۆر گەورەیە گەر ئێمە 3 میلیارەمانە بۆ ئێستا کارەبای هەرێمی کوردستان فولە بووە ئەمانتوانی دامی عێراقشکەن و خۆناغ بە خۆناغ گاز جەنار دەکەن من وەکو پسپۆڕ لەم بۆ ئاریانی خوێنەوەی خۆم بۆ بابەتەیە کە هەم مەسەلەی نەوتەکە هێنار دەکەوەی نەوتی هەرێمی کوردستان بابەتی پەیوەندی بە سفرکردنەوەی هێناردەی نەوتی ئێرانوی هەم گازەکەیش کە من لەم چەند ڕۆژە بابەتێکم بینی کە یەکێتی ئەوروپا تا 2027 دایانەوەی کۆتایی بە هاوردەی گازی ڕوسی بکەن و یەکێک لەو بەدیلانش کە چاوی لەسرە گازی کوردستانەکە با بڵێن جوگرافیایەکی نزیکەوە یەدەکێکی زۆری گازی تا ینی خەڵ سەیری غەزە کاڵێ ئەم جەنگە بۆچی ینی ترامپڵێ من غەزاکردم تریلیۆنێک و 400 میلیارد پێسێجا گازی تایە ئەمە زیاتر لە 100 تریلیۆن پێسێجا گازمانەیە باشە ئەو جەنگە گەورەی تایە کاک ینی کوردستان شوێنێکی استراتیژی گرنگە لە ڕووی وزە و جۆپۆلەتیکەوە بۆیە ینی من چاوەڕێ ئەەکەم ینی کە هاتنی یعنی ئێمە سەدقاتی غەزە حساب بکە گازمانەیە گازمانە بەڵێ بەدڵنیایە ئەو شەڕە لەوەیە ئەو شەڕە لەوەیە ئەڵێ مەیکڕم بەڵێ بەڵێ بۆچی کرێ بۆ چێتی خاکی بۆچی لەکن ناوچێکی کابراکی بازرگانە بەڵێ کابراکی بازرگانە باشە و شەڕی ئەمڕۆ شەڕی وزەیە هەممان نەزانین بۆیە هەرێمی کوردستان 5.7 تریلیۆن مەتر سێجا کە کاتە زیاتر لە 100 تریلیۆن پێسێجا یعنی سەر کە سەدقاتی غەزەیە بێ چ چاوێ لەسەر ئێرە بێت کەواتە هەم بۆ خودی ناوخۆی هەرێمی کوردستان و هەم بۆ با بڵێن دابڕانی عێراق لە ئێران و هەم بۆ با بڵێن ڕزگارکردنی یەکێتی ئەوروپا لە پاشکۆیەتی ئابووری و سیاسی ڕوسیا یەکێک لە چاوەکان لەسەر گازی هەرێمی کوردستانە بۆیە ئەوەندەی من زانیاریم لە ئەم بەیانی لە برادر دۆستی خۆم وەرگرت کاڵێ لە مەی میرانە بەکو با بڵێن سەرەتایی لە ماوەی 19 مانگە 75 میلیۆن پێسێجا گاز دەرەکەن و شەبکاتێکی گەورەی بۆری ژێرخانێکی باش بۆ ئەمە گاز جیاوازن لەو بە تەنکەرە گوازێتەوە بەڵام گاز پێویستی بە خۆزانی بە شەبکات و بۆری و ژێرخانێکی بەهێزی بۆ دروستەکەن کە ئەو پارەی باسەکرێت 210 میلیارد و پارانێت ینی بابەتێکی استراتیژیە هەم بۆ چ بۆ هەرێمی کوردستان هەم بۆ عێراق و هەم بۆ با بڵێن بۆ ئەوروپاش بۆیە من زۆر دڵخۆشم سەر ڕای تێبینەکانی ڕابردوومان لەسەر گەندەڵی و ناشافێت و ئێمە دڵخۆش بین بەم گرێبەستانە من خۆم زۆر دڵخۆشم بۆچی لەبەرەوەی کورد ئەبێتە بەشێک لە ینی بەتەواتی لە نەخشەی وزەی جیهانیات جێگەی بێتەوە ڕزگارێ بێت لە بەزەی و پاڕانەوە و پاراستنی و بۆ نەوتەکە ژوامانەوە کاکڕێوان گازەکە وا نابێت ئێمە هەمومان نەزانین کە نەوتەکە چی بەسەرات بەڵام جیاوازی چییە جیاوازەکە زانی چییە ئەو کاتێک کە نەوت بەو شێوە ڕۆیشت ینی دوایی بەداخەوانی ڕۆحی شاد بێ سەرۆک مام جەلال ینی مردنی ئەو کارەساتی بۆ ئێمە دروست کرد ینی وەکو خێزانێکی قەرەباڵقی والیات کە باوکیان برێ ناڵەکان هەمووی سەرگەردان بن ئەو لە ساڵی 2010ەوە بناغی پرۆسەی بەرەمهێنانی نەوتی لە کوردستان داناوە هەم عێراقی قەناعەت پێ کرد هەم ئیتیفاقیشیە لەگەڵێنە پێم وایە 26 دوای 2010 ڕێکەوتنی کراوە کە کورد نەوت بەرهەم بهێنێتە ئەو کاتەی یاسای نەوتوگازی فیدراڵی دەرەچێت باشە بە هیمەتی چێکرا بە هیمەتی ڕەوانشاد سەرۆک جەلال خۆمان بینیمان کات بەدەستی خۆی با بڵێن بۆرێکەکەی کردەوە و قۆناغ وەناهێنای بەڵام لەگەڵ نەخۆشکەوتنی ئەوە قۆناغ با بڵێن سەردەمەکە چی لات کەواتە ئەو پرۆسی ئەو داینابوو شکستیان پێهێنا بە کوردەکەی لە هەرێمی کوردستان و ئابووری سەربەخۆ بە هەڵا ئێمەی تووشی ئەو کارەساتی کرد ئەگەر بێت و ئابووری سەربەخۆ بە ژیرانە بکرایە ئێمە حکوومەتی فیدراڵی عێراق وەرە چاودێری دارایی پەرلەمان حکوومەتی عێراقی وەرە من ئەوە نەوتە فرۆشم ئەوە داهاتەکەیەتی لە سندوقی ئەوەی کە فراکسیۆنی کێتیش پێشنیاری کرد بوو بە یاسا سندوق کوردستان بۆ داهاتنەوتەکان ئەوە داهاتەکەمە ئەوە لە سندوقکایە ئەوە ناحقی کۆمپانیەکان ئەوەش ماوەتەوە لە یاسای بوجا زیادم بردووی گەڕێنەوە کەم بردووە وەرم بەرێ ئەو کاتێ بە شەفافێت هەموو شتێک ڕێگەکرا بەڵام ناشەفافێت و گەندەڵی و ڕاست وای کرد بەو شێوەی لات بەڵام ئێستا ئێمە دوو لە مجاملە و دوو لەوەی کە بەڕاستی هیمەتی ئەم بابەتە ئەگەرێتەوە بۆ بەڕێز کاک بافڵ سەرۆکی نیشتوانی کوردستان کەوتی ڕۆشنی گاز بەسەر ئەبێ بەسەر مەیتەکەی منا بۆری گاز بڕوا گاز بڕوا چونکە لەو کاتە ئەو بابەتە ڕووی بدایە ئەو جەنگەی کە لە غەزە ڕوویدا لە کوردستان ڕوویدا چونکە یەکسەر بینیمان بەڵێ ئێران ئەو هەموو قەس و بابەتانەی کرد هەمویان بە مەترسیێزان بەسەرخوان بۆیە ژیرانە هات لەگەڵ بابەتەکە هەڵسوکەوتی کردووە وتی ئێمە
خۆمان سەرەتا پێویستمان بە گازە بە خۆمان پێداویستەکانی خۆمان دابینکەین دواتر هاوکاری عێراق بین ئەگەر لە ئایندا زیادمان نەبوو کاتێ بیر لەوەکەین و هەناردێکین یان ئێستەی تر و کاتە گونجاوەیە بۆ بەڵێ بە دڵنیایەوە من شیکاریم کردو بە بابەتەوە تا 2027 شتێک نامێنێ بە ناوی گازی رووسیا بۆ ئەوروپا کە ئەوروپا خۆی گازی لە رووسیا نەکڕی کۆتایی هات رووسیا چ بیانوێک بە ئێمە گەڕێت وانە ئێمە یعنی ئەو نبینە بەدیلی رووسیا چونکە یەکێتی ئەوروپا خۆی کۆتایی بە دۆسیێنێت خۆی کۆتایی بەوێنێت لەو کاتێ بە دوای بازار ڕاگەڕێت چ بازارێک نزیک بێ و هەرزان بێت لەوەوە گازی خۆیەکرێ بۆیە ئێمەش ئەبینە ئومێد من زۆر گەرەوە من زۆر گەشت بینم و زۆر دڵخۆشم ئومێد دەکەم ئیشەڵا کورد بووە بە با بڵێن فریادە ڕەس و ڕاگررتنی هاوسەنگی و شەریکی ڕاستەقینە لە ئابووری جیهانیا نەک جێگەی بەزەی و پاراسن و ئەوەی کە هەڕۆژە شتی بەسەر بێت ئینشاءڵڵا دکتۆر کاک ڕێبوار سپاس دەکەم سپاس بە ڕوونکردنەوەکانت بە هیوایەوەی بەرنامەی ئایندا کە پێکەوە بەرنامەمان کرد باز لە گرنگی تر وردەکاری گرێبەستەکان بکەین و کاریگەری گرێبەستەکان دەرکەوت بێ لەسەر ژیان و بازار و هەلی کاری زۆرتر بۆ ناوچەکەمان سپاس دەکەم بەڕێز